لەڕاستیە ئێمە کە ئەمڕۆ ئەم یادە ئەەکەینەوە پاش چەند مانجێکی تر 100 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر پەیماننامەی لۆزاندا کە ئەو پەیماننامەیە بووە هۆی ئەوەی هەموو خەونەکانی گەلانی ستەمدیدە لە ناویاندا گەلی کورد بخرێتە ژێرگڵەوە. تەنها چەند ساڵێکی کەم تێپەڕی بوو بەسەر جینۆسایدی ئەرمەن لەسەر دەستی دەوڵەتی عوسمانی کە زیاتر لە 1 ملیۆن کەس بوونە قوربانی ئەو کارەساتە و کۆمەڵ کوژێکی تەواوی گەلی ئەرمەن کرا لە دەوڵەتی عوسمانی ئەو سەردەمەدا. لە ڕاستیە جێی داخە سەرەڕای ئەوەی کە جینۆساید ناساندنی کەیسی سەیسایات لەگەڵ قەزای پشدەر کە زیاتر لە 10 ساڵ تێپەڕیوە بەسەر دەرچوونی بڕیارێک کە لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە دەرچوو، بەڵام بەداخەوە هیچ هەنگاوێکی کردەیی نەندرا بۆ ئەوەی قەرەبووی کەسوکاری زیان لێکەوتوانی ئەو کارەساتە بکرێتەوە. لە ڕاستیدا جینۆسایدی ئەم شارەی ئێمە بە هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان و بە پێی یاسای تاوانی نێودەوڵەتی هەموو خەسڵەتەکانی تاوانی دژە مرۆڤایەتی و جینۆسایدی تێدایە کە لە ڕاستیە ئەوایە حکوومەتی عێراق ئیلزام بکرایە بەوەی کە کەسوکاری قوربانیان ئەم کارەساتە لانی کەم قەرەبووی مادی بکرێتەوە. بەڵام بەداخەوە وەکو هەموو کەیسەکانی تر بابەتی دادگای تاوانی عێراق، دادگای باڵای تاوانەکانی عێراق لە دوای چەند کەیسێکی تایبەت کە زیاتر مەرامی سیاسی لە پشتەوە بوو، ئەویش کۆتایی بەکارەکانی هێنرا و نەتواندرا ئەم کەیسە ببێتە یەکێک لەو کەیسانەی کە تاوانبارەکانی ڕاپێچی دادگا بکرێن. تێدایە تەڵەبیاتی خەڵکیی زیان لێکەوتوو لەسەر ئاستی هەموو عێراق وەربگرێت. لە یادی خابووکردنی سیسایەقا سڵاو و خۆشەویستی و ڕێزم بۆ یەک بە یەکی تاکی دانیشتوانی شاری سیسایەق ئەوەی کە ڕۆژی لەم شارەیە ژیاوە بەداخەوە شاری سادق وێرانەیە کە ئێستا ئێمە کە یادیەکەینەوە. هیوادارین ئەم یادە وەکو یادەکانی تر نەبێ، هەموو ساڵێک یادکردنەوە تەنها لە پێناوی ئەوەیانە بێ کۆمەڵی خەڵک کۆ بکرێتەوە و یاد بۆ ئەوە بێ کە بەردێ بخێنە سەر بەرد بۆ ئەوەی خزمەتێ بەم شارە وێران کراوە لە سەردەمی حکوومەتی بەعس و ئێستەش درێژە پێدەری هەمان بەرنامە کە بەڕاستی ئێستا هەر وێرانەیە. بەداخەوە شار پێویستی بە خزمەتگوزاریەکی ئێجگار زۆرە. خزمەتگوزارە سەرەتاییەکان لەم شارەیە پێویستن جاچ بگا بەوەی کە خزمەتگوزاریەکی جوانکاری